دانە دوو دەکاتە چەند هەموو تێک ڕادیان دوو دەکاتە چوار کەچی ئەمن لە حسابانەورەی کەم دەهێنا و داهاتمە خوارد ئەویش تەنیا لەبەر ئەوەی لای من وابوو دوودانە دوو دەبێ بە یەک نابێ بە چوار لای من وابوو ددان و دوورین و زبان نابن بە چوار دەبن بەزار بە تێگرایی دەکەن هاوە لای من وابوو دوو دەست و دوو لاقی مرۆڤ نابن بە چوار لە لەشێک داواتێنەکات لای من وابوو گەڕاک خانوو کۆڵان شەقام نابن بە چوار دەبن بە شار تێدا دەژین دەوڵەمەند و خەڵکی هەژار لای من وابوو کۆلکە و ڕیشە لەق و گەڵا نابن بە چوار دەبن بەدار هێندێک کورت و هێندێک درێژ وەکو چنار لای من وابوو ئەمین و دڵ جوانی پاچی نابن بە چوار دەبن بە یار لە لای دڵدار ئەو هەمووی وادوو بەدوو دەبن بە یەک نابن بە چوار یەکجار زۆرن بەڵام لەکوێ دێنە ژمار تەنیا ئەوەندەی دەزانم ئەگەر لەشم تۆت پارچەکەن بێندەنە ژێرگول لەو ڕەگبار بچمە سەردار بەو دڵم دێتە سەردار کوردستان هەر وڵاتێکە و نابێ بە چوار